بەڕێزان سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە ئەلقەی سێهەم و دواتەوەری دیدارەکەمان دێنە وڵاتان بۆ تەواوکردنی گفتوگۆ و قسە لە سەرکردن و شرۆڤەکردنی تەواوی ئەو وێزگە سیاسیە جیاوازانەی کە بزوتنەوەی ئیسلامی لە قۆناغی جیاوازە پێیە تێپەڕیوە لەم تەوەرەیەدا و لە ئەلقەی سێهەم و دواتەوەردا ئاماژە بە بارودۆخی ئێستای سیاسی بزوتنەوەی ئیسلامی بەراورد بە تەواوی ئەو هەڵە استراتیژی و ئینشقاق و باڵباڵێن و شەڕەنێو خۆیانی کە پارتیشی چەکداری ئیسلامی پێیا تێپەڕیوە هەوڵە دەین لەم تەوەرەیە ئاماژە بە بارودۆخی ئێستای حیزب و چۆنێتی گەشەکردن و پرۆژەکانی ئایندە و پەیوەندیەکانی پەیوەندە نێوخۆیەکانی ئەم پارتە ئیسلامیە و هەروەها پەیوەندیەکانی دەرەوەی خۆی درێژە بە تەوەرە گفتوگۆکەمان بین. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسانە دیسانەوە میوانداری زۆر بەڕێز کاک ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامیمان کردووە. کاک ئیحسان گیان دیسانەوە بەخێر بێت بۆ بەرنامەی ڕۆوداو مێژوو. کاک ئیحسان من پێم خۆشە بڕێکی تر لەسەر پەیوەندیەکان بۆسین بەر لەوەی قسە لەسەر بارودۆخی ئێستای حیزب بکەین. پەیوەندی ئێوە بە حیزبە چەپ و قەومیەکانەوە لە چ ئاستێکدایە لە ئێستایە؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا ئێمە حالیان پەیوەندیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پەیوەندێکی باشە و هیوادارین باشتر بێ و ئێمە تەمەنایەوەکەین کە ئینشاءالله بگاتە ئاستێکی باشتر و فراوانتر لەگەڵ حیزبی سۆشیالیستی کوردستان هەم پەیوەندێکی زۆر تەبیعی و باشمانەیە هەر لە دێر زەمان و زەمانی شاخەوە تا ئەمڕۆ هەموو کات پەیوەندیەکانمان لە ئاستێکی زۆر باشا بووە لەگەڵ یەکێتی نیشتیمانیشە ئێستاکێ ئێمە پێمان خۆشە و لە هەوڵی ئەوە داین کە عەلاقەتەکانمان تەبیعی تر و سروشتی تری بکەینەوە بیگەێنینەوە دۆخی جاران لەسەر ئەساسیەوەی کە احترام و لە یەکتری بگرین و گوێ لە یەک بگرین لەگەڵ هەموو ئەو حەزبانێکە لە کوردستانە هەیە پێمان خۆشە عەلاقاتمان عەلاقاتێکی تەبیعی بێت لەگەڵیانە. بەڵێ سەبارەت بە پەیوەندیتان لەگەڵ پارتە سیاسی ئیسلامیەکان دیارە چەند ڕەوتێکی تر لە مەیدانی سیاسی لە کوردستانە لە هەرێمە کاری سیاسیەکەن پەیوەندیتان لەگەڵ ئەو ڕەوتە سیاسی ئیسلامیانە چۆنە؟ ئێمە هەموو موسڵمانێک لە هەر جێگەیەکا بێت لەم کوردستانە چۆن بەڕێز مامۆستا مەلا عوسمان کە ئەو ڕێگەی بۆ چنین و دوایەویش مامۆستا مەلا عەلی ئێمە هەموو برایەکی موسڵمان لە کوردستانە بێت بە برای خۆمان یەزانین و حەزی شەکەین هەر هەموو لایەکیان بزوتنەوە بە بزوتنەوەی خۆیان بزانن و وەک چەترێک وا بێت بۆ هەموو لایەک. ئێمە لەگەڵەوە هەموو ملاحەزاتانەی کە ئێستاکێ و لەو مێژوە باسمان کرد خوا نەخواسە نەک بۆ ئەوە بێت کە ئێمە ئەمڕۆ بڵین وەکو دژایەتیکردنە یاک شتێک وا بێ ئەوە شتێک کە ئێمە وەکو واجبێکی شەرعی لەسەرمان واجبە کە ئەو ڕوونکردنەوانە بدەین بەڵام لە ئیمڕۆدا ئێمە عەلاقاتمان لەگەڵ یەکگرتووە عەلاقاتێکی تەبیعیە و لەگەڵ کۆمەڵی ئیسلامیشا دانیشتن و شتیوا کراوە و ئێمە بە هیچ شێوەیەکی مەشاکلێکی شخصیمان لەگەڵ کەس نییە بە نیسبەتی پرۆژەیشەوە ئێمە وەکو لیستی ئیسلامی حەزەکەین کەس مزایەدە لەسەر بزوتنەوەی ئیسلامی نەکا. بزوتنەوەی ئیسلامی زمانێک یەکگرتووی ئیسلامی خۆی ئەعلان نەکردبوو هێشتا حیزبیشان نەبوو ڕابەری بزوتنەوە بەڕێز مامۆستا مەلا عوسمان کە یەکەم ئینتیخابات لە کوردستانە هەبوو وتی ئێمە زانین لە کوردستانە خەڵکانێکی تر هەن و ئیش و کارەکەن پێمان خۆشە مسلمان یەک بێ برا بێ یەک سەف بێت هەر لەبەرەوە بوو پرس و ڕاشیان پێکرا لەگەڵەوە حیزب نەبوون لەگەڵەوە ئێمە وەکو حیزب بەشداریمان لە ئینتیخاباتە ئاکرد بەڵام هەر ناوی نالیستی ئیسلامی و هەندێک لەو برایانەی یەکگرتوو و ئەو خەڵکانێک کە بێلایەن بوون بەشداری پێکرد لە ئینتیخاباتە ئێمە ئەمە شتێکە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەم شتە ئیمانمان پێ بووە و بە عەمەلی هەموو جارێ هەنگاومان بۆ ناوە نەک بەدەم زۆر جار لەوانەیە هەندێک کەس هەنێ شت وەکو شیعار باس بکە تەنها لەبەر خاتریەوەی کە ئەو جەماوەرە لە خۆی رازی بکە بەڵام ئێمە وەکو عەمەلی هەنگاومان بۆ ناوە وەکو عەمەلی سەلماندوومانە. ئێستش لە ئینتیخاباتی پێشووی عێراق ئێمە داوای لیستی ئیسلامیمان کرد لەگەڵ ئەو هەموو ملاحەزاتانەی کە لەوانەیە هەمان بێت مێژووی یا بە هەر شێوەیەک بێ بەڵام کە هاتە سەرەوەی باسی لیستی ئیسلامی بکرێ ئێمە شورای بزوتنەوەی ئیسلامی بە یەک دەنگ باسی هەموو لایەک پیان خۆش بوو خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆەوەی کە لیستێکی ئیسلامی هەبێ و ئەو برا بەڕێزانە نەهاتنە پێشەوە ئەو بوو لیستی چاکسازی ئەوانیان دامەزران و ئەو بوو دوای ئەوەش بڵین بەدەم ئەو هاوارەی ئێمە نەهاتن. ئێستاکێش کە ئەوان ئەو بڵین شتانێت تاقی کراوەتەوە و ئیستە دەنگۆی ئەوە هەیە کە لیستی ئیسلامی بێ ئێمە چۆن لە 92 چۆن هەر لە بیداتی بزوتنەوەی ئیسلامیەوە
ئامادە بووین ئێمە بەنسبەتی ئێمەوە هەر شتێک و هەر حساساتێکی شخصی هەبێ بەرکەنارێنێ ئێمە بەنسبەتی ئێمەوە مەشروع ئیسلامیەکە و مەشروعی میلەتەکەمان زۆر گرنگترە لامان بۆ نمونە ئێمە حتا لەگەڵ حیزب قەومی ئەو حیزبانەی ترکە هەن لە ساحەکە لەوانەیە بەیانیەگە خەتەری ڕووکاتە کوردستان ئێمە هەموو ئەو شتانێشتی کە هەمانە ئەینێنە کەنار و ئامادەین بە هەموو شەوێ دیفاع لە میلەتی خۆمان بکەین چۆن لە ئەساسا لەسەر و ئەساسە دروست بووین. زۆر باش ئێوە لە کۆنترەوە پرۆژەی لیستی هاوبەش و پرۆژەی پێکەوەبوونی گروپە ئیسلامیەکانتان لە بەردەسا بووە بەڵام لە ئێستادا ئەوەی کە مێدیاکان ئاماژەی پێیەکەنەوەیە کە کۆمەڵی ئیسلامی وێگرتو ئیسلامی خەریکی دروستکردنی لیستیەکەن بۆچی ناوی بزوتنەوەیتیانە بۆچی ئێوە خاوەنی ئەو پرۆژەیان و ئەوان دەست پێشخەریان کردەوە. من لەو باوەڕام جەماوەرەکەی ئێمە جەماوەرێکە ئەزانێت خاوەنی ئەو پرۆژەیە و وەکو باسمان کرد هەر لە 92 بە عەمەلی ئەمە سەلماندوومانە کە کێ ئەو فکرە و کێ هەمیشە هەوڵی داوە بۆ یەکڕیزی مسلمانان و بزوتنەوەی ئیسلامیەک و حیزبی دایک یەکەم حیزبێک بووە ئێمە فەخر و شانازی پێوەکەین کە دروست بووە کە ئیعلانی جیهادی کردووە کە دیفاعی لەو میلەتە کردووە. ئێمە حیزبی دایکین هەر حیزبێکی کە حتا جابوو بێتەوە لە ئێمە ئەوە کە بڵێن لە سەفی ئیسلامیە لە سەفی مسلمانان چۆتە دەرەوە نەک ئێمە ئەو بزوتنەوەی ئیسلامیە لە یەکەم ڕۆژەوە کە ئیعلان کراوە تا ئەمڕۆ ماوین و هەین و دیفاع لەو عقائیدە و لەو عەقیدەی خۆمانەکەین کە لە یەکەم ڕۆژەوە دروست بووین لە پێناویە. ئێمە زمانێک قسەمان بە بەعزوتەوە زمانێک هەموو قیادەی ئێمە لە خەباتا بووین و حکمی ئەعدامان بووە خەڵکانێکە بوون ئامادە نەبوون بەیانێکی لەسەر حیزبی بەعز دەربکەن. ئێستاکە ئازایەتی نییە حیزبی بەعز مردووە و ڕۆشتووە تۆ بێی قسەی پێ بڵێ من ئێستا قسە ناڵم بە سەدام حوسێن کە مردووە لەبەرەوە نەپیاوەتیە قسەی پێ بڵێ ئێستاکە نە ئازایەتیە بەڵام زمانێک کە هەڵەبجە ڕوویە و ئەنفال ڕوویە ئەی بۆ لە 1970 نەمان بینی من حەزەکەم ئەوانەی کە ئەمڕۆ قسان دەکەم من حەزەکەم هەموو کەسێک ڕێی خۆی بگۆڕێ باش بێ بەڵام نیت مزایدە بەسەر منەوە بکەی نیت کارێ بکەی فەرمو یەک بەیانم بۆ بێنن کە ئێوە لە کاتی خۆیان لە 89 ئیدانەی جەریمەی هەڵەبجە و ئەنفالتان کرد بێت نەبەس ئێوە چیە یەکگرتو کۆمەڵ ئیخوان مسلمین ئەو کاتە یەکگرتو هەر نەبووە بڵین بەیان یەکگرتو نەبوون وەکو ئیخوان مسلمین یەک بەیانیان بێنە کە ئیدانەی لە ساڵی 89 ئیدانەی ئەنفالیان کرد بێ ئیدانەی هەڵەبجەیان کرد بێ بەڵام لە کاتێکا ئێمە چوین شایەتیمانداوە لە کاتێکا ئێمە چوین بە عەمەلی گەڕاوین کارمان کردووە خەتەر هەبووە لەسەر ژیانمان بەڵام ئێمە گەر ئیمکاناتمان نەبێ ئەمڕۆ تەلەڤیزۆنێکمان نەبێ ئەم دەنگەی ئێمە بە هەموو لایەک نەسەبێن ئەمەش بەلای خەڵکەوە بەڕاستی ئێمە وەکو مسلمان ئیمانمان بەوە هەیە کە ئەمە آخر زمانە لە آخر زمان إن شاء الله سيأتي زمان على أمتي يكذب فيها الصادق ويصدق فيها الكاذب ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين ويكثر فيها الرويبضة ئەمە ئەو ڕۆژەیە کە هەموو شتەکە هەموو ڕاستیەکان ئەوانەی کە درۆزنن بە ڕازگۆ درێن لە قەڵم ئەوانەی کە ڕازگۆن بە درۆزن ئەوەی کە ئەمینە بە خاینە ئەوەی کە خاینە بە ئەمین لەبەرەوە بەلای ئێمە وەکو مسلمان عەجایب نییە کە ئەم وەزعە ئەبینین طبعاً خەفەتی بۆ خۆین و بەڵام کە ئەیبینین بەڵام ئێمە لە ناخی خۆمانە مرتاحین بەوەی کە لە هەموو مێژومانە چیمان کردووە و بزوتنەوەی ئیسلامی خاوەنێکی سەروەریەکە و ئەو عەمەل و ئیشانەی کە کردومانە خوای گەورە فەرمێ وەقول اعملوا ئەڵێ کردە کار بکەن بۆ ئەوەی خوای گەورە کارەکانتان نەبێ ناڵێ قسە بکەن بۆ ئەوەی دوایەوە ئەوەش سەختترین شتە سە بۆ نمونە ئێمە باس دە برایەتیەکەین برایەتیەوە نییە کە تۆ بەدەم بێڵێ ئێمە لای خوا چ شتێک بڵێن ناڕەحەترین شتە ئەوەی کە ئەو شتەی کە بەدەم ئێڵێ بەڵام بە عەمەل تۆ خۆت کاری پێ نەکەی ئێستا کێش بەداخەوە زۆر لەو شتانە بینین کە لەوانەیە ئەگەر وەکو ئیملا تەماشایکەیت وەکو نووسین تەماشایکەیت نووسینێکی زۆر جوان بێ ئیملایەکی زۆر جوان بێ بەڵام عەمەلەکە زۆر زۆر لەگەڵ ئەوە جیاواز بێ لەبەرەوە من ئەڵێم ئەگەر ئەو برایانەش ئەمڕۆ ئەو مێژووی خۆیان نابینن من لەو باوەڕام خەڵکانێکی زۆر هەبێ و مێژووە زانن و هیچ کەسێک ناتوانێت مێژوو بە ئاڵۆزێنێ و مێژوو بگۆڕێ من ناتوانم دوێنێ بگۆڕم بەڵام ئەتوانم بەیانی بۆ خۆم دروست بکەم لەبەرەوە ئێمە ئەو مێژووی کە هەمانە فەخر و شانازیە بۆ هەموو ئەندامێک کە پابند بووین پێوەی بەڵام کەس ناتوانێت بە خەت کوژێنە مێژووی ئێمە بسرێتەوە و ئەو برا بە ڕێزانەش ئەگەر لە ئیمڕۆوە ئەوانەی کە غەڵەت بۆ کاتی خۆی و کۆن شتیان کردووە یا نەیان کردووە و من وا بە باشەداندان بۆ غەڵەتانی خۆیان بنێن و ئەو حەقایقانەی کە بووە وەکو خۆی باسی بکەن پەیوەندی ئێستاتان لەگەڵ ئێرانە چۆنە؟ پەیوەندیەکی زۆر زۆر تەبیعیە و لە ئاستێکی زۆر زۆر عادیایە تەنها نمایندە یەکمان هەیە لە تاران و ئەو نمایندانێشیان کە لە هەرێمی کوردستانە هەیەە سەردانی مەکتەب سیاسیمانەکەن سەردانی ڕابەرەکەن سەردانی ئەندامانمانەکەن
بەڵام هیچ پەیوەندیەکی تایبەتمەندیمان ئێمە لەگەڵیانە نییە. بەڵام پەیوەندیەکە ئەگەر بەو شێوەیە ئاساییەوە و بەڕێزە باسیەکەی بۆچی ئێران کۆماری ئیسلامی ئێران داوای کردووە کە ئۆرگانێکی میدیایی و تەلەڤیزیۆنێک بۆ ئێوە دابنێت و داوای کردو لە ئاسی سەرکردایەتی یا سەردانی ئێران بکەن و ئێوە نەچوون و ئەو داواکاری ئێران تا ڕێکردێتەوە بۆچی؟ طبعاً ئێمە ئەگەر بێت و تەماشا بکەین ئێمە هیچ شتێک وەکو ئیملاعات حەز ناکەم قبولی بکەم. من خۆم هەر وەکو ڕێی شخصی خۆشم پێم باشە تەلەڤیزیۆن نەوبێ لەوەی کە تۆ یعنی بۆ نمونە دیفاع بکەیت لە پرۆژەی خەڵکانێکی تر. لەبەرەوە تەلەڤیزیۆن ئەگەر تۆ نەتوانی حەقیقتیا بڵێ، ئەگەر تۆ نەتوانی ئاراستەیەکی وای ببەی کە شتێک زیات بکەیت بۆ ئەو میلەتە کە نیەتی تەنها بەکو ژمارەوە بێت نەبوونی باشترێکە سبەینە گلەیش نایەتە سەر. لەبەرەوە بەڕێی من ئێمە هەر شتێک بکەین حەزمان لەوەیە بە خۆماڵی بیکەین. ئێستا کێش بۆ بزوتنەوەکو مەشروعی هەیە کە تەلەڤیزیۆن دابنێ. ئێمە ئەو میدیاکارانەی بزوتنەوە هەیەتی ئەو حیزبانەی ترنیانە. ئێمە فەخرەکەین بۆ هەموو گەنجی خۆمانەوە لە شاعیر لە ئەدیب لە نووسەر لە هەمووی کە هەمانە باوەڕ ناکەم کەسی ترای بێ بۆ ئیخلاص و بۆ ڕۆحیەتەوە کار بکەن لە بزوتنەوە کە بەبێ مقابل ئەو هەموو کارە جوانان ناکەن. بەڵام ئێمە کە ئەمڕۆ نیمانە حەزەکەین خۆماڵی بێ. بەیانی لەوانەیە ئەگەر وەزع تۆزێ باش ببێ هەر لە ئابوونەوەی خۆمان ئێمە پرۆژەیەکی وا بکەین و ئینشاءڵڵا بیکەین بە شتێکی نەوعی. بەڵام لەم دوایانە بەشێکی زۆر لە کادری ئەعلامیەکانی بزوتنەوەی ئیسلامی تەجمید کران. هۆکاری ئەوە چی بوو؟ ئەوە ترێت کۆمەڵێک گەنج بوون و بۆچوونی جیاوازیان هەبوو و هەمیشە داوای چاکسازی و کۆنگریان کردو و نەوەی کۆنیش ئەمەی پێخۆش نەبووە. چەند ڕاستان قسەیە؟ من لەو باوەڕامەوە هەڵەیەک بوو کە کرا و بە سەرکردایەتیش هەمووی ڕازی نەبوو بەو شتە و لە عینی کاتیش ئەو برایانە لا یازال کاری خۆیانەکەن و ئەتوانم بڵێم زیاتر شتێکی شخصی بۆ لەوە زیاتر کە شتێکی ینی بڵین منەظەم بوو بێت. هەر لەبەرەوەش بۆ دوای ئەو برایانە کاری خۆیانیان کردووە. هیچ مشکلەیەک دوایەوە ڕووی نەداوە و ئەو برایانش کە ئەو شتە ڕوویاوە هەمویان کاری خۆیان و کارەکەیان زۆر زۆر ئاساییە و ڕۆڵێکی تایبەتیاشان هەیە و ڕۆڵێکی زۆر زۆریشان بینیوە. لەو هەموو کاتێک کە حەسار و هەموو شتێک لەسەر بزوتنەوە هەبووە ڕۆڵک ئەو مەگەر خوای گەورە بە گەورەی خۆی جەزایان باتەوە لەو هەموو ڕۆڵە جوانی کە بینیوێن. دەوتێت کاک ئیحسان پەیوەندی لەگەڵ خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز باش نەبوو. ئەم دەنگۆیە چەند ڕاستە و ئەگەر وا بووە هۆکاری باش نەبوونی پەیوەندی نێوان تۆ باوکە چی بوو وەکو ڕابەری دووەمی بزوتنەوە؟ بەعەکسۆ ینی ئەتوانم بڵێم پەیوەندی من و ئەو هەموو ناوەی کە لەگەڵ بەڕێز ئێمە ینی نزیکترین و زیاترین پەیوەندیمان هەموو بێکەوە. لەبەرەوە مامۆستا مەلا عەلی هیچ سەفەرێکی دەرەوەی وڵاتی نەکردووە ئەگەر بڵین من لەگەڵی نەبووم و لەگەڵیان نەچوو بووم و حتا کاتێکیش من لە کوردستان بووم من حیمایە بووم لەگەڵی لە کیمیایی بارانیشە هەر لەگەڵی بووم. ئەنی هەموو تەمەنم من لەگەڵیا بووم. ئەو شتانە ڕاست نییە. بەعەکسەوە خەڵکێکی ترڵێن گوایە من نزیکترین کەس بووم لە باوکم و کۆنتر وە ئیتیهامیان نەکردین کە گوایە بەعەکسەوە ئێمە تەسیمان هەبێ لەسەر قەراری باوکم نەک بۆ شێ بەڵام هیچیان ڕاست نیە. بەڕاستی لەبەرەوەی مامۆستا مەلا عەلی خۆی کەسایەتێکی خۆی هەبوو، تایبەتمەندی خۆی هەبوو، بەڵام لە عینی کاتشا پێی خۆش بوو هەموو جارێک ئەگەر من مەسەڵەن نەقدمان گرت بێ ئەو شتە چۆن بۆ ئەو شتە چۆنە ئاوای هەموو جارێک نەقدمان کردووە زۆر زۆر پێی خۆش بووە و ینی گوێی بۆ ئیستیشارە و ئەو شتانە گرتووە. هەر لەبەرەوە ئەوش بۆ لە ژیانی خۆیان پیاوێکی سەرکەوتوو. کەواتە کێشەی ئەم دوایانەی کاک ئیرفانی مەلا عەلی عەبدولعەزیز لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی و ڕابەری گشتیا چی بوو؟ ئێمە ناتوانین بڵین وەکو ینی کێشە مشکیلە لە بزوتنەوەی ئیسلامیە تا ئەم ڕۆژەوەی ئێمە وەکو وتمان لەلایەکەوە بێ و میلەتە بەڕاستی فەخر و شانازی بکا بە بزوتنەوەەوە لەبەرەوەی ئەوەی کە ئەمڕۆ زۆرینەی زۆری ئیعلامیەکان و زۆرینەی زۆری ئەو خەڵکە کە ینی هەوڵی بۆ ئەدەن و تەمەنایەکەن ئەوەیە کە شەفافیت هەبێ ئەوەی کە ئەوان باسیەکەن و ناوی ئەنن دیموکراسیەکی وا بێ خەڵک ڕەئی خۆی و قسەی خۆی هەبێ. من وابزانمەوەی ئەو خەڵکە تەمەنایەکە لە بزوتنەوەی ئیسلامیە هەیە بۆ نمونەوە تا خەڵک نەقد لە ڕابەرەگرێ، نەقد لە جەگری ڕابەرەگرێ، لە مەکتەب سیاسیەگرێ، لە هەموو یەگرێ، لە هیچ حیزبێکی ترامە نابینی. لەبەرەوەم بەلای منۆ ئەم ئیختلافی ڕەئیە قووەتە بۆ ئێمە نەک خوا نەخواسە بەعەکسەوە مانای وایە ئێمە لە نەقد ناترسین و ئێمە ئەو مکەسەراتانەمان نییە لە خەڵکی خۆمان بترسین. لەبەرەوە زۆر زۆر بەلایمانەوە تەبیعیە و بە تەبیعیش وەریەگرین. مەوزوعی تەجمیدکردن و ئەو شتانە هەنێ برا لەوانەیە هەبێت تەجمیدکردن برای بەڕێزم تۆ هەرچ حیزبێک هەرچ منەظەمەی هەرچ کارێک
تۆ چەنێ مانوو ببیتایە ئێمە شەریکەیەک نییە تۆ کابرا تەعینی کردبیت و بێت بەیانی نامەیە بنووسێ بڵێ ئەوە من تۆم فەسڵ کرد ئەو برا بە ڕێزانەی کە ئەمڕۆ ماون یەکێک و کاک ئیرفان یا هەر برایەکی تر تەمەن ئەو برانەی کە لە سەرکردایەتیان ئەوانەی کە لێ ئیعلامان هەر هەمووی مانوو بۆ لەو حیزبا هەر هەمووی لە بیدایەتەوە تا ئەمڕۆ لەو حیزبایە لەبڕۆ خۆمە دوکان نیە تۆ کابرا دەریکە یابی هێنی یابی بێ اختلافی ڕەئی هەیە بەڵێ هەیە بۆ چوونی جیاواز هەیە بەڵێ بۆ چوونی جیاواز هەیە ئێمە ئەم شتانە هەمووی هەیە لەناو بزوتنەوە من لەو باوەڕام ئێمە بەوەی شۆ جوانین و ڕۆژ بە ڕۆژ بتوانین بەڵام لەبەرەوەی ئێمە تا حدێکی زۆر ئەتوانم بڵێم ئەو ئازادیە زیا هەیەت وەکو زیار ڕەویەکی لاتووە میدیا و ئیعلام زیاتر پێمان ئەزانێ و زیاتر باسیەکە و پەڕەکانیان زیاتر بۆ شتانە ڕەشەکەنەوە بەڵام ئەگەر بێن ئێمە تەماشا بکەین تەناقوزێکی زۆر هەیە لەم وەزعی کە ئێستاکی ئەیبین هەر 200 ساڵ لەمەوە پێش باسیەوەیان نەکرایانە و ئەوە بڵین مناڵەکانی مەسەلەن مەلا عەلی ناوی دووسێ ئەندامی سەرکردایەتیانە هێنا ئەمانە لەبەرەوەی خەڵکی هەڵەبجەن و ئەمانە لەبەرەوەی ئاوان ئەمانە تەئیدیانەکەن و ما باقی ئەوانەی کە کۆنن وەکو کاکامیل و کێوکێ ئەمانە دژیانەوەسن هەر ئیمڕۆ هەمان میدیادێ بیری چۆ خۆی 2 ساڵ لەمەوە پێش ئەمەویتەوە دێ دەڵەتی نا کوڕانی مەلا عەلی ئەمانە فلان و فلان دژیان و کامیل و ئەمانە و ئەمانە سەجەب بابە ئەمەد باشترین دەلیلە بە عەکسە ئێمە نەخەت و خەتکاریەکەین لەو بزوتنەوە نە هیچ ئەەکەین تەنها شتێک ئێمە هەچ کەسێک وەکو بزوتنەوە ئیخلاسی هەبێ لە ناو ئەو حیزبا ئەوەنە نزیکین لەمانەوە ئەوەنە ئێمەش نزیکین لەوانەوە مەوزوعی خەت و خەتکاری ئەو شتانە بە هیچ شێوەیەک نییە و شورای بزوتنەوەش ئەو شتا زانن ئێمە حتا لە ناو شورای بزوتنەوە زۆر جار لەوانەیە ڕێیە کاتبێتە پێشەوە من لەگەڵ کاک ئیرفانە دوو ڕێی جیاوازمان هەبوو بێت بۆ زۆر بە تەبیعیش وەرمان گرتووە ئێمە ئیختیلافی ڕەئی وای لێ نەکردوین کە خوا نەخواسە بە ئاکارێکی خراپمان نابێت بەڵام دەنگۆی ئەوەیە کە ئێوە وەک بنەماڵەی وەکو کوڕانی مامۆستا عەلی عەبدولعەزیز وەک فەرمانبەر سەیری کادرە سیاسی و سەربازیەکانی نێو بزوتنەوەکەن و هەندێک جار ئەگەر ئیشێک بەدڵ و بەخواستی ئێوە نەبێ دەستەواژەی لابردن و پشتگوێ خستن و دەرکردن و وەلانان بەکارهێنن ئەم دەنگۆیە چەند ڕاستە من ئەڵێ حەزەکەم وەکو باسمان کرد هەموو کەسێک هەر شتێکڵێ بە دۆکیمنت و قسە بکە بە ینی ئیسپاتی بکە هاتوو بورهان این کنتم صادقی پێش هەموو شتێ جارێکە ئەوترێ ئەو دەستەواژەیە کوڕەکانی مەلا عەلی حیزبی بەعسیش نووسیوان ئەوە لە نەکانیان ناهەیە لە نووسینەکانیانە کە وەختی خۆی حتا دامی هەر کەسێکراوەڵێ لەبەرەوەی یەکێ لە خاڵە باشەکانی وێڵێ ڕقی لە عەلی عەبدولعەزیز و کوڕەکانیەتی یەکەم ئەم دەستەواژەیە ئیسلامیەن غەڵەتە لەبەرەوەی بۆ نمونە ئەگەر من وەکو ئیحسان غەڵەت یەکەم هەبێ کاک ئیرفان چی بکە لە ئیسلام ئاڵێ وەلا تەزیر وازیرەتون وزر ئوخرى خۆ تۆ نابێ ئەم دەستەواژەیە کە بەکار ئەهێنە کوڕەکانی فڵان کرد ئەمە هەچ کەسێک یۆگر بێ بزانێ ئێمە دەستەواژەیەکی غەڵەت دوو ئێمە وەکو خەڵکی تر ئەندامی سەرکردایەتین و خەڵک هەڵی بژاردوونە ناو ئەو حیزبە ئەگەر شتێکیش هەیە ئەڵێ فلان ئەندام سەرکردایەتی ئەم غەڵەتانەی هەیە ئەم دەستەواژانە تەنها بۆ ئەوە نەبێ پەڕەی جەریدە و مجەلە و ئەو بەرەڵایە ئیعلامی کە هەیە لە کوردستان و تەنها بۆ پڕیەکەنەوە ئەیانەوێ شت بکەن بە هیچی تری نابینم و ئیلاگەر تۆ وەکو بە چاوێکی بڵین علمی تەماشای مۆزوعانە بکەی ئەزانی ئەمەی دوورە لە ڕاستیەوە هەر هەمووی هی 3 ساڵ لەمەوە پێش بێنە لەگەڵ ئەمڕوا بێنە تەناقوزی یەکی هەیە هەر هەمووی ئێمە دوایەوە لە عینی کاتە ئێمە من تەحەداکەم هەچ مەسئولێک کە لەم کوردستانە هەیە و ئەمڕۆ کە زیاتر چادەکەی پان بووە و زیاتر بڵین بزنس و پارە و ئەم شتانە تێکەڵاوی سیاست بووە فەرمو هاتون هەر هەمووی ئەبینی کوڕی مەسئولین و ئەوانەی کە خۆیان بە لیبرال و سۆسیالیست و ئەم شتانە زانن و بە دیموکرا هەمووی کە ئەیان زانن هەمووی تێکەڵاو بۆ خەڵک ئەوە تا هەرچی میدیای سێبەر و خاچ و خراپشە باسی ناکە فەرمو کوڕی مامۆستا مەلا عەلی هەر هەمووی بزانە لە ئەوەڵ ڕۆژی ئەم بزوتنەوە هەبووە یان نەبووە بزانە لە جادەپانیا هاتووە باشە تۆ باسی بەڵگە و دیکۆمنت و سەلماند نەکەی تۆ مامۆستا مەلاکرێکار زۆر جار جەختان لەوە کردوتەوە لە زۆر لێدوان و دیداری جیاوازە کە عەلی باپیر پیاوی ئێرانە تۆ چۆن ئەمە ئەسلمێنی و بەڵگەت چیە لەسەر ئەمە بەڵێ ئەمە خۆی تەبعەن هەر لە بیدایەتەوە کە وەکو باسمان کرد مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی شەخسیەتێکی عالەمی بوون خۆیان لەوە بە گەورەترە زانی بچنە ژێر سەیتەرەی هەر وڵاتێک یا هەر جێگەی احترام جایە چوونە ژێر سەیتەرێ و ئیملا یعنی هەڵسی بە پرۆژەی ئەو وڵاتە جایە
هەر لەبەرەوەی ئەو داواکارێکی زۆر کرا لە بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەنجام نەدرا و هەموو ئەوانە تاریخێکن مەسەن ئێمە داواکراوە مەجلیسان نەچینەتە ناوی داواکراوە بۆ زۆرشت نەکچین مەسەن هەموو ئەو مەشروعانەی کە بووە هەموو کەسێک و هەموو میلەتێک و هەموو سیاسێکی وڵاتی زانێ هەر بەو سەبەبانە بۆ تەبعاً هەوڵ دراوە کە بێن منافسی بۆ دروست بکەن بێن خەڵکانێک لێ زید بکەن و کە مەسەڵەن بۆ نمونە ئەمەش هەیە زۆر جار مەسئولی بەرز هاتووە مباشر چۆ بۆ لای بڵین کاک عەلی بابی ڕۆشتۆ بۆ لای بینیوەتی قسەی لەگەڵا کردو دوایەوە ئێمە هەستمان بۆەوە کرد ئێمە جارێ ئەو پرسیارێکت کردەوە پێشتر جەنابەت بۆ مۆزوعی مامۆستا مەلا عوسمان و لادان طبعا ئەمە غموزێک لەسەرمایە من حەز دەکەم بە هەموو کەسێکی بڵێم و هەموو کەسێکیشەم حەقیقەتە بزانێت پێم خۆشە باسی بکەیت یەکەم مامۆستا مەلا عوسمان من وەکو ئیحسان و وەکو خانەوادی خۆمان وەکو هەموو لایەکمان تا مامۆستا مەلا عوسمان لە ژیان نبووە هیچ کەسێک یعنی شایستەی ئەو جێگە نەبووە کە مامۆستا مەلا عوسمانی تیا بێ و ڕابەر بێ و مامۆستا مەلا عەلیش هەمان ڕەئی هەبوو هەر هەموو ئەمانەی کە ئێستاکێ هەن و ئەم قسانە کەن و جابوونەتۆ لە ئێمەش ئیمزایان کرد و وەرەقەیان ئیمزا کرد کە مامۆستا مەلا عوسمان تەمەنی چۆ بە عومرا و وای لێ هاتوو ئەمەی لێ هاتووە ئەگەر ئەمە قبوڵ نەکەن معنای وایە ئێوە وا ناکەن و ئەمە ناکەن و ئێمە ئەچینە ماڵەوە دانیش ئەمەیان کرد حتا زۆر مامۆستا مەلا عەلی پێی ناخۆش بوو ئەوە ئیعلامیەکانی خۆمان شاهدن حتا نەیهێش ئەو بەیانانە بخوێنێتەوە تا چەند ڕۆژێک لە ئیعلامی بزوتنەوەشا کە بە ناوی ڕابەر ئەسڵەن بوترێ تا ئاخر ژیانی مامۆستا مەلا عەلیش نامەی نووسی مامۆستا مەلا عوسمان هەر بە ڕابەر ناوی بردووە هەر لەو کاتە من هاتمەوە بۆ کوردستان لەگەڵ حاجی تەحسینی برامان ڕۆشتین بۆ لای مامۆستا عوسمان ماڵەکەی لە تەنیش ماڵی ئێمە بوو مامۆستا مامۆستا عوسمان جەنابەت کە ئەم کارە کراوە ئێمە ناڕازین خۆ تەبعاً ئەگەر ئێمە ئەوە بێ پێ خۆش بێ ئەوە باوکتەوە وەلەو ئێمە لە هەموو ژیانمانەوە فەرقە نەبووە لە بینی ئێمە بڵێمانی مامۆستا مەلا عوسمانە چین بۆ لای نەچوینە ماڵی خۆمان من لێەوە کە لە حدودەوە گەڕاینەوە نەچوومە ماڵی خۆمان چوینە ماڵی مامۆستا مەلا عوسمان ئەوە مناڵەکانیشی شاهدن ڕۆشتین بۆ قوربان ئەوە من وەکو ئەوەی کە پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی هەمووی لە ئێمەوەیە و ئەوەش حاجی کە خەڵکێکی زۆر و ئەسکەری لەگەڵیایەتی ئەوانە ئێمە هەر جەناب و ڕابەرمانی و ئەمر هەر لە جەناب وەرەگرین حتا فرمێز کاتە خوارەوە بە چاویاوتی ڕێگەم نەزانم بمە موئامەرەیە ئەینا فەرقی من و عەلی بران چییە هیچ نییە بەس من نەزانم مە موئامەرەیە لێمان تەمام قسەکە ئەویش بوو طبعاً لە ژیانی باوکیشمان بوو یەکەم جا حەز دەکەم ئەوە بڵێم ڕاستە ئەو کاتە ئەو زەختەیان کرد و ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتیە و ئاوایە کارێکیان کرد کە ئەمە ئەگەر ئەمە نەبێتچینە ماڵەوە دائانیش ئیمزاکەی هەمووشیان هەیە نامەکە هەیە و ئیمزاکەش هەیە کە هەر هەمویان هەر بەکە عەلی باپیرەوە ئەو کاتە عەبدوڵقای بە هەر هەمووی ئیمزای کردبوو کە ئەگەر ئەمە نەکرێت لە ماڵدا ئەبێ ئیلا ئەم گۆڕانکاریە بکرێت مەجبوریان کرد کە قبوڵی بکات بە زۆری خۆی ئەینا زۆر پێناو لە هەموو ژیانی مامۆستا مەلا عەلیش کە من نزیک بووم لێی پەشیمان بوو لەو قەرارەی کە ئەبوایە هەرەو کاتە شەڕیش بواە ئێمە قبوڵمان نەکردایە و ئەو قەرارە نەدرایە لەبەرەوەی قەرارێکی سائیب نەبوو لەبەرەوە ئەمە شوێنەکەی بوو ئەمەی مامۆستا مەلا عوسمان ئەمە موئامەرەیە بوو کە لە بزوتنەوەی ئیسلامی کرا بۆ مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی ئەگەر بە یەکۆ جوان لە پشتی ماوەرەوە بوو هێزی دەرەکی لە پشتیوە بوو لەبەرەوەی کە نەیانەتوانی ئەگەر بە یەکۆ بوونایە ئەم هێزە بە قووەتە و کە ئەم بزوتنەوە بەو شێوەیە گەورەیە ڕۆشت و سەیتەرەشی نییە بەسەریا طبعاً ناتوانی سەیتەرە بکەی بەسەریا لەبەرەوەی بێ یەکەم جار چی بکەی یەکەم جار هاتن مامۆستا مەلا عوسمانیان لادا بەملەوەی کە پیرە و ئاوایە و پێی ناکرێ و با لە ماڵۆ دانیشێ و زەعیمی ڕوحی بێ و لەگەڵ ئەوە کە مامۆستا مەلا عوسمان بەس دانیشتایە ئالێوە کافی بوو بۆ ئەوەی هەم یعنی بەرەکەتی ئەو پیاوە لێ تۆ نزیک بێتەوە و خەڵکێک حل لە خۆشەویستیش بێن بۆ لای بزوتنەوەی ئیسلامی و شەخسیەتی ئەویش دووبارە نابێتەوە دوایەوە مرحلەی دووهەم چی بوو ئەم دوو پیاوە لە یەک بکەیت تەختی تەکەوا بوو ئەم دوو پیاوە ببوورەکە گەسان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین بەڕێزان دواتر دێنە وڵاتان